ئەمەی ئێمە داوای ئەکەین مافی ڕەوا و سەرەتایی هەمووانە بێگوێدانە ئەوەی ئایا هەمومان وەکو یەک پێویستمان پێیەتیان نا ئەمە مافە و هەژار و دەوڵەمەند نازانێت بە کۆتایی هاتنی ئەو دوامۆڵەتەی بۆ حکومەتمان ڕاگەیاند بوو بۆ گەڕاندنەوەی مافەکانمان کە دەست بۆ بردنیشی هەر لە سەرتاوە مافی ئەوان نەبوو ناچارین لە بەیانیەوە وەکو هەنگاوی یەکەم کە ئەکاتە ئەمڕۆ ماگرتن لە هەوڵەکانی نەشەگەری سارد و ئەو بەش و بنکە فریاگوزاری و ئەمەرجنسی نین ڕابگەێنی لێرەوە بە پرسیارەتی هەر زیان و مەترسی بۆ گیان و ژیانی هاوڵاتیان لە ئەنجامی ئەم پەرچەکرداری ئێمە بەرامبەر مامەڵی نابەرپرس و خۆتزیینەوە دەسەڵاتدارانی هەرێم لە بەدەمەوە هاتی داواکاریەکانمان ئەخەینە ئەستۆی ئەوان کە دەستیان کردووە بەسەر مافباندا و چارەسەریش هەر لای ئەوانە و هەر ئەوانە دەرگای چارەسەریان داخستووە لێرەشەوە ڕای دەگەێنین وەکو کۆتا داواکاریمان ئەگەر ئەو داواکاریەوەکانمان لە ماوەیەکی کورتی دیاری کراودا جێبەجێ نەکرێت ئەوە ئێمەی پزیشک بەهەموو چین و توێژ و بەشەکانەوە ناچارین دەست بەمانگرتنی تەواوی شوێنە هەستیارەکان و فریاکردنەکان بکەین لەگەڵ ڕێی سڵاماندا لێژێ پزیشکانی ناڕازی هەولێر 28 سێ 2008